دەمکان بدەن بە وڵاڵەیە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵ ئیسلامی هەڵمەتی بانگەشەی لیستەکە لە هەولێری پایتەخت بەردەوامە. تیمەکانی بانگەشە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ ئەوەی لیستەکە و کاندیدەکانی بە هاوڵاتیان بناسێنن. ئێمە ئەنجومەنی سێبەردان هەستاوین بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ ئیسلامی لیستی 104 و هەروەها ئەوانەی کە خۆیان کاندیدی کورەبەڕاتی شانازی ئێمەن جێشانازی ئێمەن ڕابردویان دیارە ڕابردویان پاکە ئەلحەمدوللیلا ڕابردویان پاکە و ئێمە بە هەموو هەوڵ کۆشتی خۆمان دەگەینە گەر خۆبەخشانە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ ئیسلامی. ئەوەی ئەمەی دڵنیگەران کردووە وڵاتی دەستەڵات کە ئێمە ئەو لافتان هەردەواسین خوارەی وەکو خوارەی کۆمەڵ ئیسلامی لیستی 104 پاش ئێمە دێن لێ دەکەنەوە دەیدڕێنن ئێمە لیان دەپرسین ئەگەر ئەوە مەترسیان لە کۆمەڵ ئیسلامی نەبوو وارەکەن. کۆمەڵ ئیسلامی جێی شانازیە ئەوانە مەترسیان هەیە. هیوادارم خەڵکی کوردستان بیان بینی گەندەڵکارەکان چی دەکەن و لافتەکەمان بۆ دەدڕێنن. هیوادارم بخوان دابستنەوە خەڵکی کوردستانیش متمانیان لێ بستێنەوە لەو گەندەڵکارانە. ئێمە وەکو تیمێکی خۆبەخش هەستین بە هەڵواسینی لافیتەر و پۆستەراتی 104 و کاندیدانی خۆشمان بە خۆشحاڵ دەزانیانی پێمان شانازیە کە خۆبەخش ئیش دەکەین بۆ لیستی 104 کە ئەم لیستە وازانی هەموو خەڵکە لەبەرەوەی ڕابردویان سەلماندویانە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان و لە ناو حکوومەتدا ئیشیان کردووە لە بۆ هەموو خەڵکی. هاوشانی پیاوانە ئافرەتانی شەو ڕۆژ بە هەڵمەتی دەرگا بە دەرگا و هەڵواسنی پۆستەر و لافتەکانی لیستی 104 و کاندیدەکانی کار بۆ سەرخستنی لیستەکە دەکەن. دەشڵێن بۆ ئێمە شانازیە کار بۆ سەرخستنی لیستی حیزبێک بکەین کە ڕووسوری بەردەمخوا و خەڵکە. سپاس بەخوای گەورە ئێمە لە یەکەم ساتەوە شان بەشانی برایان توانیمانە بانگەشە لە بۆ ئەو هەڵبژاردنەی بکەین وەکو برایان ئێمەش بە ئەرشی سەرشانی خۆمان دەزانین کە بانگەشە لە بۆ لیستی 104 بکەین بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی. ئێمە وەکو ئافرەت شانازی بە خۆمان دەکەین کە ئافرەتی وامان هەیە بتوانێت بچێتە پەرلەمانی عێراق بۆ داکۆکیکردن لە مافەکانی خەڵک بەگشتی. ڕاستگۆیی و دەستپاچی و هەڵوێستی نەگۆڕ و بەهێزی بڕیارە سیاسەکانی کۆمەڵ لە ڕابردوودا وە کاندیدکردنی کەسانی شارەزا و ئەمین و بوێر بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق گڕوتینی بە تیمەکانی بانگەشەی لیستی 104 هەڵوێست و مەردایەتی کۆمەڵی ئیسلامی داوە. هاوکات چاوەڕوان دەکرێت هاوڵاتیان بە دەنگەکانیان پاداشتی هەڵوێستە بوێرەکانی کۆمەڵ بدەنەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.